ساڵانە بەشی کۆمپیوتەر لە زانکۆی سلێمانی فیستیڤاڵی زانستی کۆمپیوتەر ئەنجام دەدات و خوێندکارانی ئەو بەشە پرۆژەکانی خۆیان دەخەنە ڕوو. سەرپەرشتیاری پرۆژەکە دەڵێت ئامانجیان لە ئەنجامدانی فیستیڤاڵەکە برەودانە بە توانای قوتابیان و بەرزکردنەوەی ئاستی زانستیان. ساڵانە بەشی زانستی کۆمپیوتەر لە زانکۆی سلێمانی هەڵەستێ بە ڕێخستنی فیستیڤاڵێکی لەم جۆرەیە. ئەمەش زیاتر بۆ پیشاندانی توانای خوێندکارەکان و کێبڕکەیەکە لە نێوان خوێندکارەکان زیاتر بۆ بەرزکردنەوەی ئاستی باڵانسی هەموو خوێندکارەکانن لە توانەکانیان. بەنسبەت پێوەری پرۆجێکتەکان جیاوازە، چونکە کۆمەڵی پرۆجێکتی جیاوازی دیایە جۆرە و جۆر فۆکەسمان لەسەر هەموو جۆرەکان کردووە. مەسەلەن پرۆجێکتی داتەبێزی تایە، وێبسایتی تایە، نێتۆرکینی تایە. بەشی ئەندازیاری کۆمپیوتەر لە زانکۆی سلێمانی ئەمساڵ 40 پرۆژەی قوتابیانی پەسەند کرد کە لە بوارەکانی داتابیس و نێتۆرکینگ و مارکێتینگ بوو. پرۆژەکانیش پێشوەختە لەلایەن لیژنەیەکەوە هەڵسەنگاندنیان بۆ کراوە و زیاتر لە 20 پرۆژەش بۆ فیستیڤاڵەکە وەرنەگیران. یەکێک لە خاوەنی پرۆژەکان دەڵێت پرۆژەیەکی گەورەیان بۆ مناڵانی ئۆتیزم دروست کردووە کە نرخەکەی لە بازاردا زیاتر لە $500، بەڵام ئەوان بە شێوازێکی دیکە دروستیان کردووە و نرخێکی کەمیشی لەسەردادەنرێت بەو مەرجەی حکوومەت هاوکاریان بکات. پرۆژەکەی ئێمە بۆ مناڵانی ئۆتیزمە بە ناوی ژیان. لەم پرۆژەی ئێمە هەوڵمان ناوە مناڵانی ئۆتیزم کە ناتوانن قسە بکەن وەکو کەڕاڵەکان ناتوان بێشارەت کەسانی دەوروبەریان تێبگێنن بەم بەرنامەیە بە وێنە توانن ئەو ڕستانی کەیانەیە و شتانی کەیانەیە بیگێنن و زایدن ئەتوانن لە ڕێم بەرنمەیەوە هەموو شان دەگووا کە توان هەرچی وشەیەکیانەیە بۆ مناڵەکانیان زیاکەن و بەکارهێنانی AI ژیری دەستکرد مناڵەکە توانێت فێری وشەی تازە بێت و چی لە دەوروبەریە هەبوو کامێرای مۆبایلەکە یا تابلێتەکە پێی بڵێ کە چییە. یەکێکی دیکە لە خاوەنی پرۆژەکان دەڵێت سیستەمێکی بەهێزیان بۆ بواری خانوبەرەدانەوە و بەنیازن لە هاوکاری لەگەڵ خاوەنی نووسنگەکان پرۆژەکەیان جێبەجێ بکەن. وێبسایتێکمان دروست کردووە بۆ کاری خانوبەرە و ئەقارات. نووسنگەکانی ئەو نووسنگانەی کە ئیشی خانوبەرەکەن لەگەڵ ئەقاراتە ئەم وێبسایتەمان بۆ دروست کردووە خاوەن نووسنگەکان ئەتوانن کەوان دروستکەن لە ئێمە لە ڕێگەی ئێرەوانێ ئەو مڵکانە و ئەو مڵکانەی کە هەیەە لە ناو نووسنگەکانیانە ئەتوانن لێرەوانێ عرضیکەن لە وێبسایتەکە عرضیکەن و خەڵک ببینێ و لێرە بیکڕن. جیاوازی ئەوەیە کە ئیشوکاری دەستی وەرەقەیان نامێنێتەوانێ هەرتا نالە لەگەی موبایلەکەی دەستیانەوە توان کە کەسی هاو بۆ لایەن زانیارەکانی تۆمارکەن کە خانوویەکە بە کرێ یان شوقەیەکە بۆ فرۆشتنە زانیارەکانی تۆمارکات و بۆی بڵاوکاتەوە. ئەنجامدانی فیستیڤاڵی زانستی بۆ قوتابیانی بەشی کۆمپیوتەر تەنها هاندانیانە بۆ ئەوەی لە ئایندەدا پرۆژەی خۆیان هەبێت لە بواری بازرگانیدا بەکاری بێنن. بەڵام قوتابیان نیگەرانن لەوەی پرۆژەکانیان لە هەرێمی کوردستان بەهۆی پاڵپشتی نەکردنی مادیەوە سەرکەوتوو نابێت و ئەوانەی خەونی گەورەیان هەیە لە بەرنەبوونی پارە بیرۆکەکانیان جێبەجێ ناکەن.